نەحیەی سیدەکان یەکێکە لەو نەحیانەی کە دوورە دەستە بەهۆی کەمی پۆلیسی هاتوچۆ و هاوکات پێنەگەیشتنی حکومەتی هەرێمی کوردستان بە بەشێکی ناوچەکە وای کردووە ڕێژەیەکی زۆر سیارەی بێناونیشان و تابلۆ و ساڵنامە بکەوێتە ئەم سنوورە ئەمەش زۆر جار گرفت بۆ دانیشتوان دروست دەکات. دەبینین حاڵەتی بێئەوایلمان هەیە بەڵام وەکو دەبینی کە تابلۆکانی هیدەرەوە هەرێمن دەبینی کە ژمارە تەزیریان ژمارە کاتییان دەبینی کە ژمارە ئەوروپیە لە دەرەوەی هەرێمە داخل بوونە ێرەش وەکو هەموو شوێنەکانی تر بەڵام سەخمەراتی ئەوەی کە ناوچەکە ناوچەکی شاخەویە دەبینی کە وەکو شارەکان نییە زۆربیان بێئەوەلیاتە لە 180 ڕەنگە بێئەوەلیات بێت. سەمیر محەممەد کەریم هاوڵاتیەکی دانیشتووی نەحیەی سیدەکانە خاوەنی سیارەیەکی بێتابلۆ و ساڵنامەیە ئەو دەڵێت سیارەکەم ئەگەر ناونیشان و تابلۆی هەبووایە نرخەکەی زۆر گرانتر دەبوو بەڵام بەهۆی هەرزانی نرخەکەی ئەم سیارەیە بێناونیشان و ساڵنامەیەم کڕیوە. لەو سنوورەی 185 هەمووی تۆزوبایە یان مەنەفێسە یان کارتەمریکی هەمووی تۆزوبایە لەبەرەوەی خەڵکەکە زیاتری مەقسەد پێشمەرگەیە توانای ئەوە نییە سارەی ڕقم بکڕیتە مش حەزمەکە ڕقم بکڕم ئەو سارەم کڕیە توانا من هەرەوەندەی لەبەرەوە من ڕقم بکڕم دەبی سبە ڕۆژێ بچم پەناو کەم سەروی 300-400 پێویستە ژینگێن بەناوکردنە هەزەیە توانای ئەوەم نییە ئەوەم بۆ ڕۆژانە عیبینە مەقسەد هەتا توانای ئەوەم پێ هەتا سۆرانش پێچم بەڵام ناتوانم مەقسەد بچمە هەولێرە و سلێمانی و شوێنانە. بەپێی دوایین ئامار کە لەلایەنە پەیوەندیدارەکان بڵاو کراوەتەوە ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەی کە تەنها لەلایەن هاتوچۆی هەرێمی کوردستان تۆمار کراوە 1,600,000 ئۆتۆمبیلە و چەندی تریش بە تۆمار نەکراوی ماونەتەوە ئەوان ژمارەیان ناڕوونە. وتەبێژی پۆلیسی سۆرانیش دەڵێت سیارەی بێناونیشان و ئەوالیات تەنها لە قەزای سۆران نزیکەی 5,000 سیارە دەبێت لە 180 هاوڵاتیان و دانیشتوانی برادۆست بەهۆی هەرزانی نرخ سیارەی بێناونیشان و ساڵنامەیان کڕیوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.